تەل ئەبێبی هەژان و ئەڵێت با دوژمن چاوەڕێی گورزی کوشن دەرێت. باز لەوەشەکەن کە هێرشیان کردوتە سەر ئوتێلێکی بەحرەین کە سەربازی ئەمریکی تیا بووە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بە زمانێکی یەکلاکەرەوەڵێت کە هێزی دەریایی و بەرگری ئێران تێکشکاون و ئیتر پێویست بە ناردنی هێزی زەمینی ناکە، چونکە بە وتەی ئەو بە بڕیاری من یعنی بە بڕیاری ترامپ هێرشەکان کۆتاییانیەت. ترامپ ئاماژەی بۆش کردووە کە هیچ ڕێکەوتنێکیان لەگەڵ ناکەن وەڵکو وەیانەوێ ئابووری ئێران بەهێز بکەن و ئەو وڵاتە مەزن بکەنەوە. لەلایەکی ترەوە بەریتانیا ئامادەیە بە فڕۆکە جەنگیەکانی بەشداری ڕاستەوخۆی بۆردومانەکان بکات. لای خۆشمان هەرێمی کوردستان و عێراق لە ناو جەرگەی ڕووداوەکانان. ئەوە تا وەزارەتی سامانە سروشتیەکان ئەڵێت گروپێکی لە یاسا دەرچوو هێرشیان کردوتە سەر چێڵگەی نەوتی HKN لە دۆک و بەرهەمهێنان ڕاگیراوە. بارەگایەکی پارتی ئازادی کوردستان لە دێگەڵەش بۆردومان کرا و پاش ماوەی درۆنێکی تێکشکاویش لە قەزای خەبات دۆزراوەتەوە. بەیان موشک لە ئاسمانی ئامرلی بینراون و فڕۆکەی جەنگی بەسەر ئاسمانی سلێمانیە تێپەڕیوە. سامان سیوەیلی وتەبێژی وەزارەتی پەروەردەش دەنگۆی درێژکردنەوەی پشووی خوێندنی ڕەت کردەوە و ئەڵێت کە دەوام بۆ هەفتەی داهات و بەردەوامە بێت. مانگی سووری ئێران ئەڵێت تا ئێستا 1332 هاوڵاتی مەدەنی لەم جەنگەیە کوژراون. لە ناوچە دەریاییەکانیشە تیمەکانی سریلانکا توانیویانە 32 دەریاوانی کەشتیەکەی تێکشکاوی ئێرانی ڕزگار کرد. دەربارەی گەروی هورموزیش ئێران ئەڵێت سەلامەت نییە، بەڵام ترامپ جەخت دەکاتەوە کە بەکراوەیی ئەمێنێتەوە. سەرڕای چڕی جەنگەکە مەسعود پیزیشکیان سەرۆک کۆماری ئێران ئەڵێت وڵاتەکەی پابەندی ئاشتیە و پەیوەندگیری لە ئارایە. لە ئەمان کاتە ئازەربایجان دیبلۆماتکارانی خۆی لە ئێران ئەکشێنێتەوە. هەر ئەمڕۆژ لە ناوچەی بازیان هاوڵاتیان یادی 35 ساڵی ڕاپەڕینە شکۆدارەکەیان کردەوە. من خاوەن قەراخیم و لەم ڕووماڵە 2 سەعاتیە لەگەڵتانە بم و لە سەعاتی یەکەمە ئارام سعید چاودێری سیاسی میوانی ئەم ڕووماڵێ و پێکەوە گفتوگۆ لەسەر ئەم جەنگاکەین کە ئەمڕۆ پێی ناوەتە حوتەمی ڕۆژ. کاگارام زۆر بەخێر بیت. زۆر سپاس بۆ کورسات، سپاس بۆ بینەرانی کورساتی عزیز. سپاس دەکەم کاگەران ئاگداری ئەم هەواڵەی واشنگتن پۆست بوویت کاڵێت رووسیا قسەی واشنگتن پۆستە تەوان رووسیا زانیاری کەشتیە سەربازیەکانی دەریاییەکانی ئەمریکا یاوەتە ئێران بۆیە ئێران بە ئاسانی ئەتوانێت بیان پێچێت. ئەگەر هاتووم هەواڵی واشنگتن پۆست ڕاست بێت چۆن شەڕەکە یان شەڕ و ئاڵۆزیەکان زیاترە بن؟ خۆی لە ڕاستیە ئێمە ناتوانین پشتڕاستی هەواڵەکان ینی بکەینەوە کە وایە نا بەڵام ئەتوانین شرۆڤەیەکی بکەین. بۆ نمونە رووسیا تا ئێستا پێی وایە ئەگەر ئەمریکا لەم جەنگەیە بەرامبەر ئێران سەرکەوتوو بێ ئەمە نمونەیەکە بێت لە دوای سەرکەوتنی بەسەر فەنزوێلا سەرکەوتنی بەسەر ئێرانە پسە پێنێ و ئەو نموزەجەی کە خۆی ئێوێ بێگومان بۆ دیموکراسی و مافی مرۆڤ نییە ینی ئەم قسەیە نەماوە لە جیانە. ئێستا لە سیاسەتی ترامپ و لە سیاسەتی نێودوڵەتیەوەی کە ئێستا پیاداکرێ شتێک نییە بە ناوی مافی مرۆڤ و دیموکراسی و ئازادیەوە. ئەوەی کە هەیە هێزە هێز بڕێرەیە چێ هێزی زیاترە ئەو ئەبێ دەسەڵاتی هەبێ. بۆیە رووسیا پێی وایە ئەگەر ئەمریکا سەرکەوێ ئەمە رووسیا ڕوبەڕووی شکستێک دەکاتەوە کە بە قسەی بەشێک لە شرۆڤەکارانی رووسیا خۆی ئەمە نۆرەی رووسیایە دوای ئەوە بۆ دوای ئێران نۆرەی رووسیایە بۆ مانایی لە جەنگی ئۆکرانیایە لەو ئاڵنگارانەیە کە ڕوبەڕووی رووسیا بێتەوە ئەم سەرکەوتنی ئەمریکا بێ بە سەرکەوتنێکی گەورە و ڕوو لە رووسیاشەکات کە تووشی کێشە و ئاڵۆزی زیاتر بێتەوە. بۆ رووسیا خوازیار نییە ئەمریکا سەرکەوێت لەم جەنگەیە. ئەوێ جەنگێکی درێژخایەن بێ ئەوێ ئەم جەنگە درێژە بچێشێ ئەمریکا زۆرترین لەبەرەوەی ئێوێ ئەمریکا زۆرترین پارە و ئابووری بە خەرج بات لەم شەڕەیە. یعنی مەبەستێتی مەسلحەتی رووسیا لە چیایە ئەم جەنگە بەردەوام بێت؟ مەسلحەتی رووسیا لەوایە کە رووسیا سەر نەکەوێت لەم جەنگە ئەگەر ئەمریکا سەر نەکەوێت لەبەرەوەی ئێران ئەگەر تەسلیم بێت
وەک ڤەنزوێلا ئەوە بۆ رووسیا سەرکەوتن نییە. یەکەم هاوپەیمانێتی دووهەمیشیان لە ناوچەکەیە دەسەگرێ بەسەر بەشی زۆری وزەی جیهانە و خۆی بڕیارەیە لەسەر ئەوەی کە ئەو سیستمەی کە لە ئێرانە پێک دێت چ جۆرێک بێت و چۆن بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزێت بۆ مانایی دەسەڵاتی ئەمریکا لە ڕووی ئابووری، لە ڕووی سەربازی، لە ڕووی سیاسیەوە گەورەتر و مەزنترەکە لە بەرامبەر رووسایە. ئەوسا رووسایەکی لاواز و بچووکمان دێتە بەرچاو، بۆیە رووسیا ئەمەی پێخۆش نییە. بۆیە من بە دووری نازانم ئەگەر لە ڕووی زانیاریەوە هاوکاری ئێران بکەن بیکەن، چونکە ئەوان پیان وایە ئەمریکا ئەوەی لە ڤەنزوێلا کردی پیان باش نییە لە ئێران دووبارە بێتەوە. ئەگەر ئێران بتوانێت بە یارمەتی رووسیا ئاگاداری هەموو جوڵەیەکی سوپای ئەمریکا بێت، ئەم مەترسیە گەورە بێ لەسەر ناوچەکە؟ بەڵێ بێگومان جەنگەکە گەورە بێ، بەڵام من بڕوا ناکەم هاوکارێکە بگاتە ئەو ئاستە کە چونکە رووسیاش لە لایەکی ترەوە لە مەسەلەی ئاشتی ئۆکرانیا و لە مەسەلەی شەڕی ئۆکرانیا پەیوەندیەکی لەگەڵ ئەمریکا هەیە. پاشان رووسیاش نایوێ بەو دەرەجەیە بچێتە ناو شەڕەکەەوە کە ناوی بکەوێتە ناو ناوانەوە و بێ بەشێک لە شەڕەکە. لەبەرەوەی ئەو سا جەنگەکە زۆر گەورەترە بێ و جەنگێکی زۆر گەورەترێ بێ کە ئەوەی کە باسێکن جەنگی جیهانی سێمە بێ بە معنای وشە. خۆی ئێستا جەنگی جیهانی سێم نییە؟ ئەمریکا و هەیە، ئیسرائیل هەیە، ئێرانە هەیە لە کۆمەڵێک وڵاتەیە لە یەک کاتە. ئەمە ناچێتە چوارچێوەی جەنگی جیهانی سێهەم؟ ئەزانی هێشتا ماوە بۆ نمونە وڵاتە گەورەکانی وەک بەریتانیا و فەڕەنساش ئامادەیە بەشداری بکات. بەریتانیا ئامادەیە بنکەکانی بەکاربێن، بەڵام خۆی هێرش ناکات. فەڕەنسا ئامادەیە بنکەکانی بەکاربێن، بەڵام خۆی هێرش ناکات. بۆ مانایی ڕەنگە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان پاش ئەوەی کە موژێکی لە موشەکان بە ڕاستی تورکیا ڕۆی لە بەرەوەی ئەندامی ناتۆیە، هەندێک لە وڵاتانی ناتۆ بیانوێ جوڵەیە بکەن، بەڵام ئێران خۆی ئەوەی ڕەت کردەوە کە ئەم شتە ئەوان بوو بێتن، یعنی دیارە بەبەستی نەبۆیان بە شێوەیەک لە شێوەکان لە هەڵەیەک بۆ کە کراوە، بۆیە پێچێت جەنگەکە هێشتا هێندە فراوان و گەورە نەبوو بێت بۆ شێوەیە کە نایبنین جەنگی جیهانی سێمیانی. باش، ئەم ئاگری جەنگە پریشکی بەرخۆمانەکەوێت، باسی ئەو درۆنانە ناکەم کە لە ناوخۆی عێراقەوە هەڵەدرێن، باسی ئێرانەکەم لەلایەک، ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی تر. بەڵە بایمە لێوە ئەگەر باگراوندەکەی باسکەین، ئەمە لە چۆ سەری هەڵا لەو شوێنەوە کە فۆکس نیوز بە دەستی ئانقاس و سایتی ئەکسیۆس بانقاس دووتیان کە کورد شەڕەکات. ئەم هەواڵە کە فڕیاننا، ینی هەواڵێکی بێبنەما بوو بەڕاستی، چونکە ئێمە لە سلێمانین ئەوە 5 ساعتی لێمانەوە دوورە، ینی هیچ میدیایکی کوردی ئاگای لەمە نییە. لە حاڵێکە میدیای بۆ میدیای کوردی زۆر ئاسانترە، ینی لێرەوە تەلەفۆنی بکا بۆ 5 بۆ هاوڕێ کاتێک میدیا بێلانیشمان هەیە بە ئاسانی ئەتوانێن ئەمە بکەن. یعنی ئەمە هیچ جوڵەیەک نییە لەسەر عەرز، هیچمان نەبینیوە، بەڵام ئەوان دیعایەکەکەن. خۆی ئامان چییە لەمە؟ پاشان دوایی ترەمپیش هەندێک کشتی باس کرد. ئەمە خۆی ئامانزلی ئەوەیە کە بیانەوێ گوشارێ بخەنە سەر ئێران، بۆ مانایی کە بڵێن ئێمە لەم ڕێگەیەوە کورد ئەجوڵێنین. ئەم گوشارە بۆ مانایی کە ئێران تەنازول بکات، تەنازولی زیاتر بکات. ئەمە دیوێکێتی دیویشتری ئەوەیە کە بیانەوێ بەشەکانی تری ئێران بجوڵێنن. یعنی ئێمە لە ئێران خۆ دەزانی کۆمەڵێ نەتەوە و پێکهاتە و ئاین و خەڵکی جیاوازمانێ بەو مانایی کە یعنی نامەیەکیش بێ بۆ ئەوانەی تر پەیامێک بێ بۆوانی تریش بجوڵێنن، کێوش بجوڵێن لە ئەحواز، لە بلوچستان، لە ناوچەکانی تر لە ئازەر. یعنی ئەمە خاڵێکی ترە. خاڵێکی تریان یعنی ئێمە کەبیری لێکەینەوە، یعنی ئێستا ئامانجەکانی ئەمریکا و ئیسرائیل جیاوازی تایە. یعنی جیاوازی هەیە لە نێوان ئامانجی ئەمریکا لەگەڵ ئامانجی ئیسرائیل. جیاوازەکان چیە؟ بۆ نمونە ئەمریکاوەی کە جومان لێی بووە تا ئێستا باسی شێکە،
ئەمریکا ئەوێ هەیکەلی نیزامەکە بمێنێتەوە بەڵام سەرۆکێک بێت یا کەسێک بێت کە جۆرایڵی ئەمریکا بێت بەڵام ئیسرائیل ئەوێ کۆی نیزامەکە بڕوخێنێ یعنی ئەم دووشتە جیاوازن ئەمە جیاوازیەکە ڕەنگە دوا پۆستی ترامپ لە توێ مەرج یانەوێت کوردی هەرێمی کوردستان تێوە بگلێرن خۆی تێوەگلانەکە بۆ مانایە کە یانوێ بیهێنە ناو شەڕەکەەوە بۆ مانایی کە بیانەوێت زەختێ دروستکەن گوشارە مان پێڵێت خۆی ڕاستێکی ئێمە جەنگە لە جەنگە ئەو هۆڵانەی کە بڵاوکرێنەوە شتێکە ئەوەی لە پشت ڕاستی بەراورد ناکرێت لە نێوان ئێرە زۆر باش ینی وە گوتم ینی لەگەڵ هەموو ئەو هەماهەنگیە سەربازی و مخابەراتی و سیاسیە کە هەیەی قەتەر سەراتی و سیاسیە کە هەیەی قەتەر سعودیە بەحرین کویت یعنی ئەمانە هەمووی زیانی ئابووری زۆر گەورەیان پێگەیشتووە یعنی ئەم زیانە ئابووریانەش چونکە بەشێکی زۆری ئەموو زێبۆتی نەڕوا یانەش چونکە بەشێکی زۆری ئەموو زێبۆتی نەڕوا یعنی چینیش زەرمەندێکی گەورەیە لەم جەنگە من لای تین بەو خبرەی کە ئەوەی خاتەمە لە ئەنبیا ینی ناتوانین بەو خبرەی کە ئەوەی خاتەمە لە ئەنبیا ینی ناتوانانی پشتی پێبەستی لەبەرۆی ئێران لە جەنجێکی ئاڵۆز و قورسایە ڕوبەڕووی هێرشی گەستی لەبەرۆی ئێران لە جەنجێکی ئاڵۆز و قورسایە ڕوبەڕووی هێرشی گەورە بێتەوە موشکێکی ئەمریکی و موشکێکی ئیسرائیلی کۆڵێ پارەی تێچووە ڕاست ئەمێ وای کردووە کە ئەمریکا هانابرێتەوە بۆ کۆریایی باشوور هانابرێتەوە بۆ کۆریایی باشوور و پێ بڵێ ئەو چەکارەیامی تێبێ زەحمەت بمەرەوانێ بەشێکی بەرەوە و پێ بڵێ ئەو چەکارەیامی تێبێ زەحمەت بمەرەوانێ بەشێکی بەرەوە بۆ هەندێک سەرکردە هەندێک سەرکردە هەیە ئەتوانین گفتوگویان لەگەڵ بکەین بۆ مانایی ڕەنگە نیانوێ هەمویان لە ناوبەر ئەم متمانەی لە کۆ هێناوە ترمپ کە پی وایە بەشێک سەرکردی کەین ئەمە ترمپ پێڵێت بڵێ بۆ کوتم ناچیکەین ئەمە ترمپ پێڵێت بڵێ بۆ کوتم ناتوانانی زۆر پشتبەستی بە لێدوانەکانی بەڵام دەرەنجام کەسی یەکەمی بە لێدوانەکانی بەڵام دەرەنجام کەسی یەکەمی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڵام لەبیرمان نەچێ حیجازی نایکی دەڕادە بە دەریان هەیە بۆی کە بتوانن خەرقی هەموو ئەو شوێنانە بکەن بەڕاستی ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەو گورزانەی کە لە ئێرانیەوە شوێنن لە تۆبیکە لە ئێرانیەوە شوێنن لە تۆبیکە کە ڕەنگە ئەمە پاساوێکی بەهێز بێت تۆ بڵێ من گەلی پاساوێکی بەهێز بێت تۆ بڵێ من گەلی ئێران بۆ نمونە لە ژێران بۆ نمونە لە ژێر زوڵم و زۆرێکی زۆران من ئەمەزانین ینی ژێر زوڵم و زۆرێکی زۆران من ئەمەزانین ینی ئەو ڕوو وڵاتانی کەندا لە ترسی ئێران نایانێ بچنە ناوڕێکەوە بەشێکیان پەیوەندی بە ترسی ئێرانەوە هەیە بەشێکیان پەیوەندی بۆ هەیە کە ترسییان لە ئێران رووسیا پێی وایە ئەگەر تێکیان لە ئێران رووسیا پێی وایە ئەگەر ئەوی کە من لە ناوەندە ڕووسیەکان ئەیبینم رووسیا پێی وایە ئەوی کە من لە ناوەندە ڕووسیەکان ئەیبینم رووسیا پێی وایە کە خۆشحاڵە بەوەی کە ئێران تەسلیم نەبێت لە عێراقا بینیمان لە کاتی جەنگ چەندین دیبلۆمات و خەڵکە بوون ڕۆیشتن ینی ڕۆیشتن ینی خوان تەسلیم کرد وازیانێنا لە خوان تەسلیم کرد وازیانێنا لە بەڕێوەبردنەکە و لە نوێنەرایەتی کردن ئەو فڕۆکانە ئەو فڕۆکەی مەبەستن درۆنەکانە یعنی یانکانە ئەو فڕۆکەی مەبەستن درۆنەکانە یعنی یان ئەو موشەکانی حیزبوڵڵا بدۆزێت ئەو موشەکانی حیزبوڵڵا بدۆزێتەوە لە ناو لوبنانە زانیەوە لە ناو لوبنانە یعنی ئێمە زانین سوپای عێراقی سوپایەکی بە هەڵوێستی تا ئێستا